هستن؟ ڕۆژتان باش؟ فەرموو دانیشە. وانەی یەکەم زمانی کوردی، بەرواری 21/2/1989. کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە. هەر کەسێک نادان نەبێت خۆی تالیبی مانا دەکات. هەموو مێژووی نەتەوەی کورد جەنگێکی بەردەوام بۆ بۆمانەوە. لە کۆندا ئیمپراتۆرەکان بە چەندین ڕێگای جیاواز هەوڵیان داوە لە ناومان برن، بەڵام نەیانتوانیوە. چونکە شوناسێکی گرنگ هەیە کە هەمیشە کوردبوونمانی پاراستووە، ئەویش زمانەکەمانە. شۆڕشێکی گەورەمان کرد، خوێنی زۆرمان بەخشیوە. مرۆڤی مەزنمان هەبووە کە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە تا دوا هەناسە بەرگریان لەم خاکە کردووە. بەڵام شۆڕشێک هەیە کە هەموو کورتیدا بەشدارە، ئەویش هێشتنەوە و پاراستنی زمانی کوردیە. ئەگەر ئەرکی سەرەکی هەر زمانێک پەیوەندیکردن بێت، ئەوە زمانی کوردی هەم بۆ پەیوەندیکردنە هەم بۆ بەرگریکردن. بۆیە دەبێت ئێمە هەمومان بەیەکەوە ئاگامان لەو زمانە شیر نەبێت، چونکە ئەمە ڕاستەقینەترین شوناسی ئێمەیە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە، لە هەمومان پیرۆز بێت.